إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خۆشەویستان، پێغەمبەری ئازیز و خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحدا کە لە صحیحە هاتۆ بە ژمارە 146 دەفەرمێ: وإن الله إذا أحب قوما ابتلاهم فمن رضي فله الرضا ومن سخط فله السخط. خوای گەورە هەر قەومێک، هەر کەسێکی خۆش بوێت، خۆشەویستی خوا بێت، تووشی بەڵا و ناخۆشی و ناڕەحەتی دەکات. ئەو کاتە ئەو ئینسانەکە تووشی بەڵا و ناخۆشی و ناڕەحەتی بووە، ئەگەر سپاسی خوای کرد، بە بەشی خوا ڕازی بوو، خوای گەورەش لێ ڕازی دەبێ. ئەگەر ناشکری کرد و بە بەشی خوا ڕازی نەبوو، خوای گەورە لێی تۆڕابێت. ئێمە هەموو دەقەکانمان، هەموو ساتەکانی ژیانمان تاقیکردنەوەیە، بەڵام گرنگ ئەوەیە بەو بەشەی کە خوا پێمانی بەخشی و ڕازی بین. ژیانی خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم پڕ لە دەرز و عیبرەت و ئامۆژگاری بۆ ئێمە. پێمان خۆش بوو ئەمڕۆ دوو خاڵ باسکەین، دوو ناڕەحەتی باسکەین لەو ناڕەحەتیانەی کە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم تووشی بووە. بەڵام ڕۆژێک ناخۆشی و ناڕەحەتی و دەرنەبڕی، ڕۆژێک ناشکری نەکرد، ناڕازی نەبوو بە بەشی خوا، کاتێک کە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم لە سکی دایکیدایە، باوکی وەفات دەکات. کاتێکە لە دایک دەبێ، بە هەتیوی لە دایک دەبێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێکە لە دایک بوو، باوکێک نەبوو لە باوشی بگرێت، باوکێکی نەبوو ماچی بکا و نازی بکێشێت. ئەمە موسیبەتە، ئەمە کارەساتە. بە چاوی خۆت باوکت نەبینی. ئێمە پیاوین، تەمەنێکمان هەیە، کاتێککە باوکمان شتێکی بەسەرا دێت، چیمان بەسەرا دێ؟ وەرە منداڵێک لە دایک دەبێ بێناز، باوکێک نییە نازی بکێشێ و بیکاتە باوشە و شتی بۆ بکڕێت. ئەمە بەڕاستی موسیبەتە. بۆ ئێو کەسانێک کە باوکتان مردووە، وا نەزان خوای گەورە ڕقی لە ئێوەیە. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم باوکی خۆی هەر نەبینیوە، هەر نەیبینیوە. بەڵێ بێ باوکی زۆر قورسە خۆشەویستان، بەڵام بەداخەوە ئەمڕۆ زۆربەی هەتیوەکان، بێ باوکەکان بێنازن. ڕاستەکەی ناوێنراوە لای هەندێک کەسەوە نازدارەکان، بەس بەخوا بەس نازدارین فەقیرانە. چاویان لەوەیە کەسێک 10,000 بدات، ئێمە نازدارن فەقیرانە. ئەوانە بێنازن، نەک نازدار. چونکە بەڕاستی ئەمڕۆ زۆربەی دەوڵەمەندە چاوچنووکەکان، ئەوانەی کە لەبەر سامردوونە، چروک و چاوچنۆک، ئامادەنین زۆربەیان یارمەتی خەڵکی فەقیر و هەژار بدەن، بە تایبەتی هەتیوەکان. ئەبێ هەتیوی داما و هەژار چاوەڕێی ئەوە بکەن هەندێ دەوڵەمەند لەمە ڕەمەزانە یارمەتیەکیان بدەن. ئەمە نازداری ئەوانە؟ ئەمە خۆشبەختی ئەوانە نەبەخوا. دەوڵەمەندەکان دەتوانن، پارەدارەکان دەتوانن بە پشتیوانی خوا فرمێسکی چاوی هەتیوەکان بگۆڕن، بە زەردەخەن و پێکەنین، بە زەکات، بە خێر و سەدەقە، بەڵام نایکەن. کاتێکش کە داوای پارەیان لێکە، فەقیرێک و هەژارێک بێوە ژنێک داوای پارە لە زۆربیان دەکا، دەیەها و سەتەها ئافرەتە ئەم قسانە باس دەکا، ئەڵێ کاتێککە داوای پارەیان لێ ئەەکەین، ئەڵێ بەبێ مقابل نایکەین، وەرە بۆ لامان، ئەگەر تۆمان بەدڵ بوو لەگەڵ تا دەخەوین و پارەتە دەینێ. ئەوە شتێکی واقعیە، ڕاستیە. دەوڵەمەند کوا لە جمع و جەماعەتە بینرێن، ئیلا مەگەر کەسێکیان خوا ڕەحمی لێ کرد بێ.
لەبەر ئەوەی ئەو چاوچنۆکانە ئەو چروکانە ناتوانن یارمەتی باشی فەقیر و هەژار بدەن و هەتیوەکان بدەن، هەتیوەکانمان بێنازن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە هەتیوی لەدایک بوو، بە هەتیوی ژیا، بەڵام با ئێمەش چاومان لێیان بێت، با ئێمەش ئاگامان لێیان بێت، با ئێمەش فرمێسکەکانیان بگۆڕین بە زەردەخەنە و بە پێکەنین. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم پیاوێ دێتە خزمەتی دەڵێ دڵم ڕق بووە، قشمان دەمان ڕق. بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمی ئەگەر پێت خۆشە دڵت نەرم بێ، ئەگەر پێت خۆشە ئیش و کارەکانت خوا بۆ جێبەجێ بکات، دەست بێنە بەسەری هەتیوە، یارمەتی بدە، نەک مانگی ڕەمەزان دەست ببان سەری و بە دوای ڕەمەزانیش بکێشتە بان سەریە، یارمەتی نەدەی. یانزە مانگ فەقیرە چاوی لەوە بێت یەکێک مریشکێکیان بۆ بکڕێ، یەکێک خواردەمەنیەکیان بۆ بکڕێ، یەکێک شتێ پارەیان بداتێ. ئەگەر پێت خۆشە دڵت نەرم بێ و تەقوای تیا دروست بێ و ئیمانی تیا دروست بێ، یارمەتیان بدە، هەم فەقیر و هەژارەکان و هەم هەتیوەکان، چونکە ئەوان بێنازن، ئەوان بێباوکیان بینی و لە بێباوکیدا دەژین. بۆیە بەڕاستی ئێمە قورسە. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم شتێکمان پێ دەفەرمێ کێ لە ئێمە پێی خۆشە ئەم پاداشتە وەرگرێت، دەوڵەمەندەکان گوێتان لێبێت، ئەی ئەوانەی کە حاڵتان باشە، ئەی ئەو کەسانەی کە بۆ ژنەکانی خۆتان هەموو شتێکتان هەیە و پارە لە گیرفاتان هەیە و خاوەنی پارە نین، بۆ هەتیوەکانیش خاوەنی پارە مەبن، چاوتان لێیان بێ، ئەوان گوناحن. مناڵی وا هەیە نافامێت، لەناو مناڵە دانیشتووە، مناڵەکان بانگی باوکیان کردووە و تێتی باشە من باوکم لەکوێ؟ من بۆ باوکم نییە؟ ئەی چۆنی ئەو باوکتانی من باوکم نییە؟ نازانێت، چونکە نازی باوکی نەبینیوە کە بەرامبەری بەجێبەجێی کات. بۆی چاوتان لێیان بێت، دڵنیا بن ڕۆژێکە بێ دینار بە دینار پارە محاسبە دەکرێنە سەری. با هەمومان یارمەتی دەری فەقیر و هەژار بین، با یارمەتی دەربین، چەند کەسێ بکەین بە بەراگەوەری خۆمان، مانگانە شتێ بدەین بە کەسێک، ئەمە بۆ هەتی و ئەمە بۆ هەژار، بە ئاگامان لێیان بێت. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ لە حەدیثێکی صحیح بوخاریە الساعی على الأرملة والمسكين كالمجاهد في سبيل الله كالقائم لا يفتر وكالصائم لا يفطر. ئەو کەسەی کە هەوڵەدات ئاگای لە فەقیر و هەژارەکانە و هەتیوەکانە، یارمەتی فەقیر و هەتیوەدات، وەکو مجاهیدێک وایە لە پێناو خوادا بە شمشێر جەنگ بکات، جیهاد بکات بەردەوام، وەکو کەسێک وایە هەموو شەوێک شەو نوێژ بکە هەتا بانگی بەیانی هەموو ڕۆژێکی ڕۆژی سونەت بگرێ. ئەگەر پێت خۆشە هەموو ڕۆژەکانی ژیانت بە درێژایی ساڵ هەموو ڕۆژێک تۆ بە ڕۆژووبی خێری پاداشتی ڕۆژوویەکە دەستکەوێ، هەموو شەویش شەو نوێژ بۆت بنووسرێ، ئاگات لە فەقیر و هەتیو بێت، فەقیر و هەتیو، المسکین واليتیم. ئایا پێمان خۆشە پاداشتە گەورە وەرگرین؟ بۆ خۆت بخەوە و شەو نوێژەکەت بۆ نووسراوە، بۆ خۆت دووسێ ژەمنان بخۆ و ڕۆژۆکەت بۆ نووسراوە، بەڵام بەو مەرجەی کافر واليتیم والمسکین یارمەتیان بدەیت، ئاگات لێیان بێت. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەنا وەکافر اليتیم فی الجەنەتی هاکەذا. پێت خۆشە لە ڕۆژی قیامەتە لەگەڵ خۆشەویستی خوادا صلی الله علیه وسلم ئاوها بەیەکەوە بن وەکو ئەم دوو پەنجەیە؟ کێ پێی خۆشە؟ هەمومان بەدەم، هەمومان بەدەست بەرزکردەوە پێمان خۆشە، بەڵام با بەکردەوە بیسەلمێنین، بە ئاگامان لە هەتیوەکان و فەقیرەکان بێت. یەکێک لە بانخوازەکان و مامۆسا بەڕێزەکانی سعودیە باسی دەکات، دەڵێ شەوێک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاتە خەوم، بەسەراتێکی ڕاستەقینەیە، هاتە خەوم فەرمی ئەی فڵان کەس بڕۆ بۆ فڵان شار لە سعودیە، لە فڵان گەڕەک لە فڵان کۆڵان، ناونیشانی شارەکە و گەڕەکەکە و کۆڵانەکەشی دا پێم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە خەودا لەسەر شێوەی خۆی بینیم، شکل و شێوەی خۆی. فەرمی بڕۆ لەوێ لە فڵان کۆڵان ماڵێک هەیە، فڵان کەسی کوڕی فڵان کەسی کوڕی فڵان کەس، ناوی سیانی وت، بڕۆ مزگێنی بە هەشتی پێ بدە،
بڵێ پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم لە ڕۆژی قیامەتە لەگەڵ منە ئاوایە، هاوڕێی منە، برادەری منە. ئەڵێت ملانە خەوێکی احتیاطی بێ. جاری دوم و سێم خۆشەویستی خوا هاتە خەوم صلی الله عليه وسلم. بە هەمان شێوە پێمی فەرموو بڕۆ بۆ لای ئەو کەسە. ئەڵێ کەوتمە ڕێ ڕۆشتم بۆ شارەکە، چوومە گەڕەکەکە کۆڵانەکە و پرسیارم کردام لە دەرگا نەفەرێک هاتە دەرەوە، پیاوێک هاتە دەرەوە. سەلامم لێ کردم ماڵی فڵان کەسە، وتی بەڵێ. وتم فڵان کەسم بۆ بانکە. وتی من فڵان کەس. ئەڵێ تەماشام کرد ڕیشوشتی تاشی بوو، یعنی سیمایەکی زۆر ملتەزیمی پێوە دیار نەبوو. وتم تەئکید تۆ فڵان کەسی؟ وتی بەڵێ. وتم وەڵی حاڵ مەسەلەیەکی ئاوایە، ئەوە سێشەوە سێ جارە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دێتە خەوم دەڵێ بڕۆ بۆ لای فڵان کەسی کوڕی فڵان کەس مزگەنی بەهەشتی پێ بدە، بڵێ لە قیامەت لەگەڵ منە لە بەهەشتە ئاوا بەیەکەوەی. ئەڵێ دەستی کرد بە گریان، پیاوەکە زۆر گریا، زۆر گریام، هەواڵە خۆشەی پێگەیشت. وتی وەڵی کردەوەیەکی وەهام نییە چاک بێ، چونکە پرسیارێک وتی تۆ چی کردەوەیەک تەیە؟ وتی تەنها ئەو نەبێ دراوسەیەکی فەقیرمان هەیە چەند مانگێک کە پیاوەکەی مردووە. ئەم ئافرەتە بێوەژنە کۆمەڵێ هەتیوی هەیە، ئەو مەعاشەی ئەو کەسابەتەی کە تەکسی دەکەم یا ئەو مەعاشەی کە هەمە دەیکەمە دووکتەوە، کوتێکی دەدەم بەوان، کوتێکیشی بۆ خۆم، نیوەی بۆ خۆمان، نیوەی بۆ ئەوان، بەشێکی بۆ ئەوان، بەشێکی بۆ خۆمان. بەخوا غەیری ئەوە هیچم نییە، بەس ئەوە أنا وكافل اليتيم في الجنة هكذا. ئەوەیە خۆشەویستی خوا فەرمیێ صلی الله عليه وسلم ئەگە پێت خۆشە لە قیامەت ئاوا لەگەڵ یابی لەناو جەهەنەم و سەقەرا نەبی، یارمەتی فەقیر و هەژار و هەتیوەکان بدەت، ئاگایان لێیان بێ. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم بەبێ باوک لە دایک بوو گەورە بوو، تۆش ئاگات لە فەقیر و هەژار بێت. ئەوانە بێ باوکن، بێ نازن، نازیان بکێشن، ئاگات لێیان بێ. بۆی ئەو کەسانی کە هەتیون بێ باوکن خەم مەخۆن، هەر تۆ بێ باوک نیت. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم بەبێ باوک لە دایک بوو. يا ربي خوای لە گوناحەکانمان خۆش بی، گوناهی دایک و باوکم بردووەکان. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بێ باوک بوو. کاتێک کە تەمەنی گەیشتە 6 ساڵ، خوای گەورە خۆشەویستانی خۆی تاقی دەکاتەوە. لەگەڵ دایکیان ڕۆشتن بۆ شاری مەدینە بۆ سەردانی ماڵی خاڵاوەکانی لە مەکەوە بۆ مەدینە. بەڵام کاتێک کە گەڕانەوە لە ئەبوا کە دێیەکە گوندێکە لە نێوان مەکە و مەدینە، لەوێ دایکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەخۆش کەوت، وەفاتی کرد، هەر لەوێ نێژرا. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم بەبێ دایک گەڕایەوە بۆ شاری مەکە. لە تەمەنی 6 ساڵیە دایکێک نەبوو لە باوشی بگرێت. ئەخ مناڵی 6 ساڵ زۆر مناڵە، هیچ نازانێ. ئەو خوای گەورە خۆشەویستانی خۆی تاقی دەکاتەوە. ئێمە تەمەنێکمان هەیە کاتێ دایکمان دەبرێت چیمان بەسەرا دێ؟ حاڵمان چۆنە؟ بۆی ئیمامی ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێ لە حەدیثێکی صحیح مسلمدا دەفەرمێ زار النبي صلى الله عليه وسلم قبر أمه فبكى وأبكى من حوله. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم سەردانی قبرەکەی دایکی کرد، دەستی کرد بە گریان، ئەوەشی لە دەوری بەری بوو هەر هەمووی گریا. لە تەمەنی 56 ساڵیە، لە 50 بۆ 6 ساڵ لەو بەینایە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ دایکی دەگری. ئەی ئەبێ کەسێک لە تەمەنی 6 ساڵیە بێ، ئەبێ حاڵی چۆن بێت؟ خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم بێ دایک و بێ باوک بوو لە تەمەنی 6 ساڵیە. خوای گەورە خۆشەویستانی خۆی تاقی دەکاتەوە. تۆش ئەگەر کاتێ دایکت مرد وا نەزانی خوای گەورە ڕقی لە تۆیە، نەخێر. زۆرێک لە پیاوچاکان و لە خواناسان و زانایان بەبێ باوک لە دایک بوونە. لە منداڵیە دایکیان مردووە، زانا بوون و عالم بوون و خواناس بوون، ئەهلی تەقوا بوون. خوای گەورە تاقی دەکاتەوە، دایکت لێ ئەسێنێ، باوکت لێ ئەسێنێ، مناڵت لێ ئەسێنێ، کەس و کارت لێ ئەسێنێ. ئەمە هەمووی تاقیکردنەوەی خوای گەورەیە. بۆیە گرنگ ئەوەی ئێمە سوپاسی خوا بکەین. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم بۆ دایکی گریا، چونکە دایک شیرینە و بۆنی خۆشە. دایک بۆنی خۆشە. ئەوانەی کە لە دەستی ئەدەن ئەزانن دایک چیە و باوک چییە. قەڵایە بۆ ئێمە، قەڵا ڕێزیان لێ بگرن، حرمەتیان لێ بگرن، بێڕێزی بەرامبەریان مەکەن. کاتێ ئەو قەڵایە ڕووخە، ئەو کاتە ئەزانێ چۆن پشت شکاوەتەوە. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم لە 6 ساڵیە بێ دایک و باوک.
بەداخەوە ئەمڕۆ کۆمەڵە کەسێک لەوانەی کە بە خۆیان دەڵێن عەشایر یاخود ناوی خۆیان ناوە عەشایر، هەندێک لەوانە زۆرێکیان ویژدان ڕەحم و بەزەی لە دڵیانە نییە. بۆچی؟ لەم خاڵەدا کاتێک کە خێزانەکەی تەلاقەدا دایکی مناڵەکان مەحروم ئەکا لە بینینی مناڵەکانی. وەڵا باو باپیرم وای کردو، باو باپیرت زاڵم بوو لە تۆ زاڵمتر بوو. ئاگاداری ئەو خاڵە بە دایکی کە خێزانەکەی تۆیە کافر بێ، لەش فڕۆش بێ، زیناکەر بێ، پیاوکوش بێ، هەرچێک بێ دایکی مناڵەکانە مەجالیتیان نییە. ئاگاداری ئەو خاڵە بن. بووکەکەی کە تەلاقە درێ بەخوا نابێت مناڵەکانی ببینێت، کچەکەی تەلاقە درێ بەخوا نابێ مناڵەکانت ببینی. چەندەها ئافرە تەلەفۆنم بۆ کا بە گریانەوە ئەڵێ خەریکە جەرگم دەرەچێ بۆ مناڵەکانم، مەرخە زورم ناڵم ببینم، یا ما باوکی خۆم بەخوا کچەکەم نابێ مناڵەکانت ببینی. ئەوش ئەڵێ بەخوا ناڵم ببینی تۆش. ئەمە زاڵمیە. بۆ لە تۆ زاڵمتر و بێویژدانتر و بێڕەحمتر هەیە؟ هەی دیکتاتۆر، هەی زاڵم ئیستەمکار، هەی مجرم، مناڵێک چوار مناڵ پێنج مناڵ لە دایکی مەحروم دەکەی، هەموو ڕۆژێ بە گریانەوە بیری مناڵەکانی دەکا. ئەبێ باجی ئەو نەفام و نەزانیە بدەیستیان بەخوا. بۆیە هەر کەسێکتان واتان کردووە بگەڕێنەوە بۆ لای خوا، دڵنیا بن خوا تۆڵەیەکتان لێ ئەکاتەوە. گریان و فرمێسکی ئەو دایکە کە دێتە خوارە بۆ بینینی مناڵەکان خوا لە بیری ناکاو ئاگای لێیەتی. ئەو دوعانەی کە لە تۆی دەکا خوا ئاگای لێیەتی. بۆیە لە خوا بترسن، شوێنی دینی خوا بکەون، نەک عرف و عادەتی عەشایری. ژن هەرچیەک بێ دایکێتی، بووکتە، کچتە، خێزانتە، مناڵی لێ مەحروم مەکە. دڵنیا بە لە دنیا و قیامەت باجەکەی ئەدەی. خوای گەورە تۆڵەیەکت لێ ئەکاتەوە دەرەجەیەک. تۆ فەرقت چییە لەگەڵ ئەوانەی کە مناڵیان لە دایک و باوکیان جا کردەوە زینە بە چاڵیان کرد؟ تۆ زێ فەرقتانێ. ئەو کوشتی بەستەوە نەتکوشت، بەڵام تۆ دایکت کوشت بە خەم و خەفەتەوە. با لە خوا بترسین. ئەمە نەسیحەتێکە چەند جار پێتانم وتووە، مناڵەکان لە دایکیان مەحروم مەکەن. ئەگەر مانگی دوو سێ جاریش بێ با بیبینن، ئەجینا دڵنیا بن لە دنیا و قیامەت تۆڵەی ئەو تاوانە گەورە ئەو جەریمە گەورەی وەردەگرن. با لە خوا بترسین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و ئێمە تەمەنێکمان لێت، خوا کاتێ دایکمان دەمرێ باوکمان دەمرێ حاڵمان چۆنە؟ دایکمان دەمرێ حاڵمان چۆنە؟ ئەی باشە تۆ چۆن دەچیت ئەو هەموو مناڵەوای لێ ئەەکەی با دایکی نەناسێ، ئەڵێ با دایکی نەزانێت دایکی شێیە، با نەزانێت سەی ئەم زاڵمیەکە، سەی ئەم بێویژدان و بێڕەحمێکە. ئەمە لەبەر عرف و عادەتێکی تەواو خۆتە لە باو باپیرەوە بۆت ماوەتەوە. دڵنیا بەخوا تۆڕە لە باو باپیرت و لە خۆشت دەکاتەوە کات ئەمە سیفەتان بێت. مناڵ منعکە لە دایکی، لە جگەرگۆشەکەی خۆی بێبەشیکەن، لە بۆنی مناڵەکەی و ماچی مناڵەکەی بێبەشیکەن. دڵنیا بن خوا تۆڵەتان لێ ئەکاتەوە. بۆیە واز لەو ڕەفتارە بێنن، ئەوەی کردوێتی با تۆبە بکە و مناڵەکانی با بە دایکی شاد بنەوە. ئەوەشی نەیکردو بانەی کات واز لە باو باپیر بێنە، ئەگەر مخالفەی شەرعیان خەن شوێنی دینی خوا بکەوە بەس. خوايقان خود شاهد برام كانت. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا شفاينا خوش كان من بدي بتايبتي أواني داوي دعاء خيان كرتوا. يا ربي خوايا هي مني وآرامي ولاتا كمان بباريزي. خوايا كان وما ليبكي رزا دايكو باوك من بقرين يا رب العالمين. آمين آمين آمين. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.